ناوی من ئەزەل هاتوومەتە ئێرە تا تۆڵە وەرگرمەوە. ئەسەر سێرکە لیستێکیان نەڕۆ مەساجدتیایە باە مەش بچینە ئەوێ کەمێک دەحەسێنەوە یانی نانەکەش دەخۆین. باسی کەتەفۆ دەخێنمەوە گەورم. ئەزەل ئاڵاگر 32 ساڵە زگورتیە هیچ کەس و کارێکمان نەدۆزیوەتەوە شوێنی لەدایکبوونی ئەستەمبول. ئەو ئەزەلە تەنها 4 ساڵە پەیدا بووە پێشتر ئەو ناوم لە هیچ شوێنێک نەبیستووە. مۆنتێکارلۆ، لاس ڤێگاس، بۆینەس ئایرێس لە هیچ شوێنێک ئەو ناوم نەبیستووە. زۆر قازانج دەکات زۆری زەرە دەکات یعنی لە هەندێک شوێن پارەی زۆر بە هەسانی دۆڕاند و زۆر بە هەسانیش پارەی وەدەسێناوە. ڕابردووی چۆنە؟ زۆر پاکە پێشینەی خراپ نییە لە هیچ قومارخانەیەک تۆماری نییە و هیچ پارێزەرێکیشی نییە. پێم خۆش نەبوو زۆر پاکە تەفۆ هاوڕێکم. ماوەیە گوون دەبێ و ماوەیەکیش بە دیار دەکەوێتەوە بەشداری گەورەترین یاری دەکات لە کۆتاییدا دووبارەی دەکاتەوە. سامانەکەی لەکوێوە دێ دیار نییە گەرە لایە کاروباری بازرگانی هەبێ ئەوە کەس پێی نازانێت. ئەمە چییە؟ زۆر بەتەمە ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەڕاب بە زۆری ئاژەڵەکانیان قەڵاو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە. پێویستم بۆ ئازەر لەوە خۆشتر چێت دێ؟ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تۆنکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتومە خۆشی بکەین. چی بووە؟ ئەزەل؟ ئەزەل تۆ باشی؟
ئامادەیە گەورە. جنگیز ئەشان خان ئەزل تۆ باشی؟ ئەزل؟ شەرم بە یارمەتی خۆت حەبێت سەرەشەم ببێنە. تەلەفۆن دەکەم بهێنن. شەرمین خۆت بڕۆتکایە. باشە دەچندی هێن و دێمەوە. دنیام هەموو هاوڕێکانم هەموو ژیانیان بردم. خۆزگە چاوەکانم بدی باوە. ئەمە چاستێکە خوایە گیان. خوایە گیان ئەمە چ سزایەکە. ئەم سزایە چیە خوایە گیان؟ بەڵام داری خۆزگە بێبەرە بێبەرە. لەبیری ناکەم کاکە، بیرم ناچێ. کاکە کاکە پاپە جێمانێنە کاکە مەڕۆ کاکە باو کاکە مەڕۆ کاکە مەڕۆ کاکە وا جێمانێنە.
عمرە و ڕۆژە خراپە بەدیخانە جارێشتر لەوێ نەهاتە دەرەوە ئەوانەی ژیانی عمەریشیان فەوتاند خۆیان خستە ناو ژیانێکی خۆشەوە بەڵام لەسەر ئەو شتەی کردیان تۆڵەیان لێ دەکرێتەوە تۆڵە لەلایەن مردووەوە دەکرێتەوە شەوتان باش بەڕێزان بێز ئەحمەد دەڵێ من تۆ دەناسم چی بکەین کاتێ ئەو پەیمانەی بە خۆمان داوا بیکەین لە هەموو شتێ زۆرتر لە بیرمان بچێت بەڵام چی بکەین کاتێ ئەو پەیمانەی بە خۆمان داوا بیکەین لە هەموو شتێ زیاتر لە بیرمان بچێتەوە مادەم هەر ڕۆژێک دێت تەنانەت ئەم دنیایش جێمان بێڵێت کەواتە بۆچی ئێمە خۆشەویستانمان جێبێڵین و زویریان بکەین ئایا ئەشقە چارەنووس دوور دەخاتەوە یان چارەنووسە ئەشق دوور دەخاتەوە تا ئێستا کەس نەیتوانی وام هاوکێشەیەشی کاری بکات حاملێت سەری خواردنەوەکە داخراوە ماما پێم باشە پێشەوەی بێ خەبەرم بدەی لەبەر خاتری تۆ وا دەڵێ نەوەک لەگەڵ من بتبینن مەبەست ئەو چاوشۆڕانەی خوارەوەیە علی لەوە دڵنیام ئەو من نابینێ برازە برازە دوێنێ شەو هیچ نەخەوتومە جارێک بۆ ئەو لایە دەکەوتم جارێکیش بۆ ئەم لایە لەگەڵ ئەو جێگای خەوتنەی دوێنێ ڕانە هاتووی منیش یەکەم جار وهام دەگوت بەڵام دوای زانیم لەبەر ئەو خۆنە بووکەنیوە شەو منی لە خەو ڕاپەڕاند ئیتر نەخەوتمەوە خەونم بە تۆ دەبینی برازە ماما مام لێ هاتۆ لە خەونی شواز لێ ناهێنم لەسەر پردێک ڕاوەستا بووی لە خوارەوە ئاگرو بڵێ سە هەبوو لە پێشتەوە شەیتان لە دواشتەوە فریشتە ئیتر هەردووکیان بانگی تۆیان دەکرد خەونێکی باشتر نەو بیبینی ڕۆژێک دێ برازاکەم ئاوا پرسیارت لێ دەکەن چ پرسیارێکم لێ دەکەن چ پرسیارێکی لێ دەکەن برازە لایەکت فریشتە و لایەکیشت شەیتان بەڕای تۆ چ پرسیارێکی لێ دەکەن ها من هەموو ڕۆژێ پرسیارە لە خۆم دەکەم ماما هەموو ڕۆژە بە ناوی عومەر بخەوێ و بە ئەزەل هەستێەوە دەزانی چه هەستێکە 24 ساعتی خوا منوام ئیتر ئەم کارە گاڵتە نیە برازە دەتوانی بیتەوە ناو یاریەکەوە نایمەوە مەبەستی منەوەیە پرسیارت لێ دەکەن ئیتر ئەمەیان دوو دڵی تێدا نییە یان ئەوە تا دەگەڕێیتەوە سەر ڕەوشی جاران یان ئەوە تا واز دێنی ماما لە خەونەکە چوومە لای کەمیان سەرچاوی بابەتەکە لێرەیە بۆ لای هیچ کامێکیان نەچووی بۆ ڕێگایتر هەبوو هەبوو چوونە ناو ئاگرەکەوە وا دەزانێ شتان نەبیستمەوە گەرەوەشت بیست بێ و ئامەزانەشتی تر دەبیستەوە گەر زانیاری لەسەر من دەوێت لە خۆم بپرسە ئەگەر ڕاستی بڵێ پرسیارت لێ دەکەم بەڵام نایڵێ چونکە کەسانی وەگەوە دەناسم هەرچی ڕاست لێ دەی شارنەوە حەقی خۆتە بەڵام علی تۆ من ناناسی کوڕم ئەسڵەن جەنابەت من ناناسی زۆر دڵنیامە بە
لەوانەیە زۆر لە خۆشت باشتر بتناسم. مادەم دەمناسی دەزانی لە دوات نابمەوە وەکو سەگ چاودێری تۆ دەکەم. ئۆتۆمبیلە گرانەکانت بۆ نەخۆشەکانت ئەمانە پارە ناکەن. تەنانەت دەزانم ئەم عەتەڕەی بەکاریشی دێنی چییە. باش دەزانم ئەو چاویکەی بەکاریشی دێنی چییە. دەزانم چ پێڵاوێکیش لە پێ دەکەیت. دەزانی بۆچی؟ چونکە دۆستی من، چونکە ئێمە یەکتری باش دەناسین. کەوایە ئەو دۆستە بە عەلی دەڵێ تۆ قەت ناگەیەن. کەسێک لەلایەک پلەیەکە، لەلایەکیش سوەقچی بووە وەکو ئەو پەنسەرچەی کاتی خۆی. ئێستا زۆتە پیاوی ئاسایش. تێگەیشتم دەی ئەو قسانە ڕۆژێشتر تەوا دەکەین. ئەو ڕۆژێ من داوەتت دەکەم، خواردنەوەشت بۆ دەکڕم، ئەو کاتە بەبیرم بێنەوە. ئەو قسانەی لێرە کۆتاییمان پێهێنا لەوێ دەستی پێ دەکەینەوە. با لێرەوە پەیمانێک بەستین. ڕۆژێک من و تۆ دەرگاک بکەینەوە و بچینە ژوورێک. ئەوەی تۆ بتوێ قسەی لەسەر بکەیت. پەیمان؟ بەیانی باش بەهار. بێگوماندم بە خۆشحاڵیەوە. باش و گیانە خوات لەگەڵ. دوایی تەواوی دەکەین. بەهار بۆنانی بەیانی داوەتی کردم. پێم دەوتی وەرە بەڵام ئەو خێزانە لەبێ خۆیان داوەت بکەن. لەوانەیە جوان نەبێت.